لە ئێران نامم ئازەم بوو کە ئێستا 9 ساڵە لە 2016 ئەزانستم کە چیام هەڵەبجەیەم. خۆمیش کاتێک ینی مناڵ بووم نازانستم کە چیام، نازانستم کە هەڵەبجە هەیە. من خۆم لە ئێران نەو فارس گۆڕا بووم. نەو هەمووی جسمم حالەتی تەقەلانی سپی بوو، ینی سپی و ئەخوات. بە من وتکو ئەو کاتێکە کیمیایی بوو خەڵکی ئاهاتن لایمە، ئەوان کرماشایی بوون، یارمەتیەمان ئادایی ئەشۆردن و نانیان ئەدایم کە ئەم بەرنامەی بین و ئەو بۆ منێ ئاورد. گو مەریەم نەو ڕەمەزان ئەم بەرنامەی هەیە، زەردی کردو بۆم، گو دنیام کە تۆ کوردی، هەم بە خاترە هەیکەلتەوە، هەم قژە دریشتەوە، هەم ئەو تەقەلانگە لەسەر هەمووی جستەوە لە سوورەتەوانە. وەڵاهی ڕەقەمی بوو جەلەسمان کرد و گوتم وەڵاهی من گومانم هەیە، نازانم ئەگەر چۆن بعد بزانم. ئەوان ڕەقەمیان من گرت و هاتن لە هەمەدان خۆیان فەحسیان کرد، خۆیان فەحسی خوێنیان گرت و کردنەوە سەحۆل و گوتم بعد بیبەیمەوە عێراق. دکتۆرمان هەیە فەحسی ئەکەیم و نیشان ئەدەم. وەڵاهی دوای 45 ڕۆژ بە من جەلەسیان کرد، گوتن تۆ کوردی، خانەوادە هەیە، خێزانە هەیە، کەسوکارە هەیە، باید 16 بێ بۆ عێراق. منیش لەگەڵ ئەو کاتە لەگەڵ پیاوەکەمەوە دوو مناڵمەوە خانەوادەیەکی بەخێرم کردوون، گۆرام کردوون، هاتیمەوە عێراق. یان ڕێک ئێرە کە بووین کە نامەکەی خۆم بردم چیام و خزمەکانم هاتن، پۆرم و مامۆم و خوشکمەوە هەموویان بینومە و زۆریش خۆشحاڵ بووم و بەڵام لە خێزانەکە بە پیاوەکەی خۆم کێشەمان بوو لەسەر سەبابەتە ئەوەی کە من کەسم نییە و پێیان ناخۆشەوە ناتوانن کە هاتیم ئێرە کە بتوانم ژیانم کۆکەم و ژیانم دروست بیکەم لەگەڵ بەخاتر کچەکانم کە گوتین باوکە داکردنیە و ئەوان گومن قبول خزانە و خانەوادەی خۆم قبولی ناکەن تا ئێستا ئەلەن بووکمان کەسی نەبووە لە بیستا پەرشتان بووە ئێستا بۆ عێراقی. ئەوانش خۆشی ئەوە مەسحەبی بوون گو ئێمە عێراقی قبول ناکەین. یاوە کێشە مەشاکل بوو مەجبوورم کە جیا بووم، چون لە ئێران کەش تا 7 ساڵێکی لای دایکە و کورد تا 2 ساڵێکی ناتوانستم هیچی بیکەم. هەتا بۆ بینونیان وتن زۆر سەخت، یعنی 9 ساڵە 2 ساڵ 3 جارە بینومان من بینومە لەن دایکێک کچەکان لە عێراق ژیانەکە لە خارجە ئێرانە ئەتەمال هەیە کچەکان بدەزێ یا بیبە لەبەر ئەوان بە قورسی، یعنی بەخوا من لە عێراق ڕۆشتومە تاران لە دوور کچەکان لەو مەکتەب بینومە. زۆر سەختە بۆم چون 9 ساڵە یەک ساڵە یەک قاچم لە ئێرانە، یەک قاچم لە مەحکەمەیە، یەک قاچم لە هەلەبجە بوو، لە ماڵە خۆم بە تەنیا بووم، مەعاشم نەبوو، هەر کەسی کە زۆر کەسی حەزی بوو یارمەتی من بوو، بەڵام ڕاستەخۆ نەهێشتن. یعنی من بیرمە کاتم هەلەبجە پارێزگارە هەلەبجە نوخشە خان قەرار بوو من لە مۆنۆمێت ئیرە ئیش بکەم، لە پارێزگار ئیش بکەم، بەڵام خوشکەکەم یا زاوا یا کاک لوقمان پێیان بوو تو حەزت چییە؟ حەزی بە ئیش نییە. لەبەر ئەوە هەموو جارێ هەموو کات ئاوارەیەم، ئیستا لە گولخانەیەم پارنە گوتن تۆ چیانەیتەوە؟ گوتم یعنی چۆن؟ یعنی من یە مەحکەمە نەهاتوومە، قازی من نەبینووە، قسەکەی من نەبینووە، چۆن ئەو وعدە ئەدەن کە من چیانیم؟ یەک ڕۆژی من ئیرە نەبووم، خۆتان هاتین فەحسان کرد، گوتین چیا ئیسا لێ نا ماقول نییە. لەبەر ئەوە بیرە کاک هەمەم کرد، کاک هەمە هەموو جار لە ئەم مەراسەمان کە بینومە هەموو جارێ لە کچ و کوردی کە ئەیت ئێرە مثل من مثل باوکێمەوە ئەم گولخانە ماڵە خۆتانە. تانیا شوونی کە ئەزانستم کەسی ئەتوانێت یارمەتیمان بدە پڕ بە دڵی خۆی بەلکە هەمە بوو کە ڕۆشتم لایەوە. ئێستا 1 ساڵ و 5 مایەکە لە گولخانەیەم، لای کاهەمەیەم، لای خێزانە کاهەمەیەم و بەڕاستی زۆریش خۆشحالم. دوای حەداقل ئەم کێشە مەشاکلان 1 ساڵ و 5 مایەکە نەو ماڵی ژیانەکەم کە هەستەکەم خانەوادەی خۆم. من ناو مەریەم باروچیان بۆ لە ئێران 27 ساڵ بە شانازیەوە تا حتای مردنش مەریەم باروچیان دەمێنم. پاشان کە گەراوم بۆ هەڵەبجە 128 ڕۆژ لە ماڵی کاک لوقمان بووم، 5 جار فەحسە DNA مانیان گۆڕی، ڕۆژی هەنا بووم، ڕۆژی سارا بووم، ڕۆژی گەشا بووم، ڕۆژی ئامینە بووم، ڕۆژی لە کۆتاییدا بووم بە هاونازگیان کە ساڵێک و 10 مانگ لە خۆم گەورەتر بوو، بە زوور ناسنامەی هاونازیان بە مندا
فحص دی ان ای کم 99.65 بوو کە ئەینان فحص دی ان ای لە سنتەرێکی تر لەگەڵ دادەگیلاس دایکە هاونازگیان کردومە سفر دەرچوو ڕێزە دی ان ئەم نافیە نەساب کراوم و دیسان بە پێی قانون عێراقی لە محکەمە سەلمێنراوە کە من خەڵکە هەڵابجەم بە فەخر و شانازیەوە بەڵام دایک و باوکەم تا ئێستا نەیان هێش بە دایک و باوکە خۆم شاد بم ئەوە گونجاوترین ڕستەیە بوو من و لە کۆتاییدا ئێستا ژیان کامران هەڵابجەیم بە شانازیەوە خوشکی هەمووتانم و کچی هەموو ماڵباتی هەڵابجەین. ئەوەی تاریخیشی بەرچاوی هەبێت لەسەر شوێن ناسینەوە و گەڕاندنەوەی وفاتی الICMC حيث يكون مكان لجمع کۆمسیۆنی نێودەوڵەتی بۆ کەسانی بێسەر شوێن یارمەتی نزیکەی 40,000 کەسی داوە